ڕێکخراوی پارێز بۆ هۆشیاری تەندروستی بە هاوکاری ڕێکخراوی ئازاد بوون هەڵمەتێکی فراوانی خۆپارێزی لە سنووری ئیدارەی ڕاپەڕی ئەنجامدا. بەخشینی 7,000 دەمامک و هۆیەکانی تری خۆپارێزی قۆناغی یەکەمی هەڵمەتەکەیە. ئەم تیمە خۆبەخشەی ڕێکخراوی پارێز هەموو شوێنێکی شار بەسەر دەکەنەوە، وێڕای پێدانی ڕێنمایی پێویست هۆیەکانی خۆپارێزیش پێشکەش دەکەن. ئێمە تیمێک لە ڕێکخراوی پارێز بۆ هۆشیاری تەندروستی بە هاوکاری و پشتیوانی ڕێکخراوی ئازاد بوون. بە سوپاسەوە هاوکاریان کردین بە دابینکردنی 7,000 ماسک بۆ سنووری دەڤەری ڕاپەڕین. لە درێژەی هەڵمەتەکانمان ئەمڕۆ لە ناو شار و شارۆچکەکان لە ناو سنتەری قەزای ڕانیە ژمارەیەکی بەرچاو نزیکەی 250 ماسکێکمان دابش کرد و ئێستا شەرەوە بەردەوامین و زائیدەن لە ناو عیادەکاندا لەو بۆم ئەو مڕاجعانەی کە لە عیادەکاندا سەریان گرت و قەرەباڵقێکی ئێجگا زۆر تێدا کۆبوتەوە و لە ناو جەنجاڵی شاردا بەداخەوە کە خەڵک بۆ خۆی مهتەم نیە بە مۆزوعەکە و حەز دەکەین کە ئیهمالێکی زۆر هەیە لەلایەن خەڵکەوە ماسک نابەستن. ئێمە هەستاوین خۆبەخشانە بەبێ بەرامبەر ماسکمان دابش کردەوە. ئەم کار و چالاکیانە ئێمە بەردەوام دەبێت بۆ ماوەی 1 هەفتە هەتاوەکو هەر 7,000 ماسکەکە لە سنووری بیتوێن و پشدەر بە سەرجەم ناحیە و سنتەری قەزاکانەوە دابش دەکەین بەسەر خەڵکدا. ئەم هەنگاوەی ڕێکخراوی پارێز بۆ هۆشیاری تەندروستی ئامانج لێی پاراستنی گیانی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕینە. بە جۆرێک ئێستاش بازاڕ و شوێنە گشتیەکان نۆرینگە و زۆر شوێنی تریش لێوان لێون لەو هاوڵاتیانەی مەترسی و قەبارەی گەورەی نەخۆشیەکەش دەزانن بەڵام هێشتا پابەند نین. ئەو ڕەوەکو ستافی خۆپارێز بۆ هۆشیاری تەندروستی هەستاوین بە دابشکردنی ماسک لە شوێنە گشتیەکان بە تایبەت ناو بازاڕ و عیادەکان لەو شوێنانەی کە خەڵک بەرکەوتنی یان زۆرە لەگەڵ یەکتر بە مەبەستی خۆپارێزی هەستاوین بە دابشکردنی ماسکە لەلایەن ڕێکخراوی ئازاد بوونەوە بۆمان دابین کراوە. ماسکەکانیش دوو جۆرن، یەکێکیان ڕەنگی پەمەیەکە بۆ ئافرەتانەوەی تریشیان سپێ بۆ پیاوەکان. هەدەفمان لەوەیە کە تا خۆپارێزی بکات لەو نەخۆشیە نەخوازراوی کە بەرۆکی جیهان و هەرێمی کوردستانی گرتوتەوە. ئامانجمان ئەوەیە کە خەڵک تاک هۆشار بکەنەوە لەوەی کە خۆی بپارێزێ لەم ڤایرۆسەی کە جیهانی گرتوتەوە بە کوردستانیش بێبەش نەبووە لەوەی کە ئەو ڤایرۆسە هەیە. کە دەبینین توشبوومان هەیە لە کوردستان، ئێمە خۆبەخشانە هەستاین بۆی کە ئەو ماسکانە و لە هەمان کاتیشدا هۆشاری بە تاک بدەین بۆی خۆیان بپارێزن. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆیگشتی توشبووان لە سنوورەکە 322 هاوڵاتیە کە 118یان لە ڕەگەزی مێ و 197یان لە ڕەگەزی نێر و 7یشیان منداڵن. لە کۆیگشتی توشبووان لە سنوورەکە 7 هاوڵاتیان چاک بوونەوە و 13 هاوڵاتیش لە سنوورەکە بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. هونە ڕەسوڵ گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.